دیارترین نیشانە زگێشەیە. ئازاری زگ واتە شتێکی نامۆیە دەبێت ئەو کەساکە تووشی ئازاری زگ دەبێت نابێت ئێمالی بکە بە زووترین کات بڕۆتە لای پزیشکی پسپۆرت یاخود سەردانی فریاکەوتن بکە چونکە لێکچوونی زۆرە ڕخۆلەکۆرە بەڵام دەبێت لە بزانێ ئەوە شتێک هەیە حاڵەتێک هەیە حاڵەتی نامۆ هەیە لە ڕخۆلەکانی یاخود لە ناوزگی دەبێت بە زووترین کات بڕوە سەردان بکە چونکە ڕخۆلەکۆرە لێکچوونی زۆرە و عادەتەن کە دەست پێ دەکا لە ناکاو دەست پێ دەکا لەوانەیە لە بدایەتی ساعاتەکانی بدایەت ئازارێکی کەم بێت دوای لە پاشەوە ئازارەکە زۆر دەبێت لە دەوروبەری ناوک دەست پێ دەکات دوای دەچێتە لای ڕاست ئیتر نیشانەکان لەوێ دەست پێ دەکات و سەبرژانەکەی زۆر دەبێت لەبەرەوە دەبی بە زووترین کات سەردانی پزیشکی پسپۆرت بکات و بڕواتە فریاکەوتن بۆی دەستنیشان بکرێت و خۆی تاخیر نەکە با تووشی مضاعفات بێت. میهرەبانی دڵسۆزی و لێزانی